ئێمەش زاڵانێکی زۆر وەک خوێرکارانی زانکۆ پەیمانگاکان بۆ داوای دەرماڵەی بڕاومان ناتینە دەنگ و داوای گێڕانەوەی ئەو مافەمان کرد بەڵام مەخابن نەک بەدەمەوە هاتنێکی دڵخۆشکەرانەمان بەدی نەکرد بەڵکو ێزامنیەکان بە زەبری چەک و گازی فرمێسکڕێژ کەوتنە وێزەی هاوڕەکانمان و ئازاریان بەدەیان خوێندکارگەیان گرنگترین داواکاریەکانی شەمانن یەکەم دەرمان لە مافی ڕەوای خۆمانە و پێویستە بە زووترین کات بگەڕێنرێتەوە بە خاوەن ماف بۆ هەرسێ سیستەمی بەیانیان پارالێڵ ئێواران دووەم پێدانی داخلی بێ بەرامبەر بە خوێندکارانی سیستەمی پارالێڵ و ئێواران سێەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ خاوەنی داهاتی پێویستە و بیانووی باوەڕ پێکراوی نییە بۆ نەدانی دەرماڵە بۆیە دەبێت بە زووترین کات داواکارەکانمان جێبەجێ بکات. ئێمە وەک قوتابیانی زانکۆ و پەیمانگەکانی بازنەی کەلار بە پێویستمانزانی کە وەکو سەرجەم شار و شارەچەکانی دیکەی هەرێمی کوردستان داوای مافە ڕەواکانی خۆمان بکەین ئەوەی ئەمڕۆ دووەم ڕۆژمانە و بەرفراوانترە لە چاو ڕۆژ یەکەمە و ئێمە لە چەند خاڵە کۆچین کە قوتابیانی زانکۆ پەیمانگەکان داوای حەقە مافراوە زەوت لێکراوەکانی خۆیانەکەن کە لە ساڵی 2015 بۆ 16 لیان قەدەغە کراوە و پاشکەمێکی تر قوتابیان لە مەحەدەکانی کەلار تەشریفیان ئەگاتە لای زانکۆی گەرمیان بە یەکەوە هەمومان یەک دەنگمانەیە هەڵوێستی خۆمانەگەێنین داوای مافی ڕەوای خۆمانەکەین. ئەوەی ئێمە داوایەکەین چییە؟ حکوومەت بە ئاگایە خۆ ئێزانێت چییە؟ دەرماڵە حەقێکی سەرەتایی ئێمە مافێکی سەرەتایی ئێمە یعنی سەیری ئەو هەموو خوێندکارانە کە تەحەمولیان نەما لە دەست حکوومەتی خەوتوو لە دەست حکوومەتی کەڕوڵاڵ یعنی ئەبیسێ ئەبینێ سەیری